سێکتەرەکان بۆ دواوە ڕۆشتووە سەیری جادەوبان بکە سەیری کارەبا بکە سەیری ئاو بکە سەیری پێداویستیە هینەکانی ڕۆژانەی خەڵک بکە هەمووی لە ئاستی زۆر زۆر خراپتایە لە چاوە ڕستمانەیە کە خەڵک هی نەوەتەکان و هی هەشتاکان کە بڵاو یەکاتەوە لە هەر گەڕێکێکە ڕستمی هەشتاکان بڵاو کرێتەوە بڕۆ لە هەمان جێگای ڕستم بگرەوەرە مقارنێکە کاکە 40-50 ساڵ دوای ئەوواکە بڕۆ بزانە لێرە خەڵک لە کۆمپانیاکان هینێکیان هەیە دعایەکان هەیە بیفۆر ئافتەر بۆ پیشانی باڵێ ئافتەر چەند بردمانە چەند باڵام چەند بەرابەر باڵای کرد چەند گەورەمان کرد چەند تەتەوەرمان پێەیە بەڵام ئێستا تۆ وەرە هەر ڕسمێکی هەشتاکان بێنە مقارنێکەوە ئێستا بڕۆ لە هەمان جێگا عەدەسەی کامێرەکە دابنێ بزانە ئەو کاتا زانی کە یەکێتی و پارتی چ بەڵایەک بوون بۆ ئەم کۆمەلگایە و ئەبێت چ خەبات و چ قوربانیدانی گەورەی پێویست بێ بۆی کە لە ناویان بەریت و بیانێریتەوە بۆ جێگەی کە لێوێ هاتن و سەرنجام کۆمەلگا ئازاد بێ لە دەستی ئەمانە